بەڵێ چیە دیارە لە دوکان ئامادەکاری تەواو کراوە بۆ پێشوازیکردن لە هەموو ئەو گەشتیارانەی کە لە ڕۆژانی نەورۆز و لە ڕۆژانی جژنی نەورۆزدا ڕوو لە قەزای دوکان دەکەنوە بۆ ئەوی کە ڕۆژەکانی نەورۆزیان لێرە لە کاتێک و لە کەش و هەوایەکی خۆشدا لە قەزای دوکان بەسەر برن. دیارە کەمێک پێش ئێستا قسم لەگەڵ قایمقامی قەزاکەدا کرد لێستادا لە کۆبوونەوەدا سەبارەت بە ئەو پلانانەی و ئەو پرۆژەی کە پێویستە لە ڕۆژانی جەژندا پێشکەش بکرێتوە ڕێکاری تەندروستی سەبارەت بەرامبەر بە گەشتیاران بگیرێتە بەر. دیارە لە ساڵانە بۆ هەرێمی کوردستان گەشتیار لە ساڵی 2019 پێشەوەی کە ڤایرۆسی کۆڕۆنا بێتە هەرێمی کوردستانەوە 1,300,000 گەشتیار هاتوۆتە ناو هەرێمی کوردستانەوە، بەڵام بۆ ئەم ساڵ بۆ ساڵی 2020 ئەو ڕۆژەیە بۆ نیوە دابەزیوە. دیارە ئەمەش هۆکارەکەی بۆ قەدەغەی هاتوچۆوە ڤایرۆسی کۆڕۆنا دەگەڕایەوە. لە ئێستادا ئامادەکاری تەواو لە قەزای دوکان کراوە بۆی بکە پێشوازی لە گەشتیاران بکرێت. دیارە وەک دەبین ئێستادا بەشێک لە خوێندکاران هاتوونەتە قەزاکە بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و بۆ گەشتکردن. دیارە و گەشتیارانی کە دێنە ناو هەرێمی کوردستانەوە بەپێی ئەو بڕیاری کە وەزارەتی ناوخۆ بڵاوی کردوتەوە 72 کاتژمێر پێش سەردانیکردن و پێش گەشتەکان پێویستە پشکنینی ڤایرۆسی کۆڕۆنایان ئەنجامدا بێ. لە سنووری پارێزگای سلێمانیدا 1400 شوێنی گەشتیاری مۆڵەتیان هەیە کە پێشوازی لە گەشتیاران بکەن. لە ئێستادا 40 شوێن کە وەکو سەیرانگا ئامادەیە پێشوازی لە گەشتیاران بکەوە گەشتیار توانای مانەوە و هەروەها گەشتکردن و سەیرانی هەیە تایدا. لەلایەن دەستەی گەشت و گوزارەوە لیژنەی تایبەت دروست کراوە بۆی کە لە ڕۆژانی جەژنداوە و کاتێک کە هاوڵاتیان ڕوو دەکەنە ناوچە گەشتیاریەکان ئەو لیژنەی دەستی گەشت و گوزار چاودێری هاوڵاتیان و چاودێری شوێنە گەشتیاریەکان دەکەن کە بە شێوەیەک لە شێوەکان سەرجەم ڕێکارە تەندروستیەکان بگرنە بەر و لە سەبارەت بە بەرزکردنەوەی نرخ ئەو شوێنە گەشتیاریانەی کە بەلەمیان هەیە وەکو سەیرانگای دوکان و کە پریتایە هاوڵاتیان دەتوانن بیگرن. ئەمە لیژنەی دەستەی گەشت و گوزار چاودێری بەرزکردنەوەی نرخ دەکات. دیارە وەک هەمووان دەزانن لە کاتی هاتنی وەرزی بەهاردا نرخی ئەم شوێنە گەشتیاریانە بەرز دەبێتەوە. ئەم لیژنەیەش بۆی کە ڕێگری بکەن لە بەرزبوونەوەی نرخەکە ڕێگری دەکەن و لیژنیان هەیە بۆی کە بەی شێوەیەک نهێڵن لە شوێنە گەشتیاریەکاندا نرخ بەرز بکرێتەوە. بە شوێکی گشتیان بەشێک بوون لەو زانیاریانەی کە وا بڕیارە لە ڕۆژانی جژنی نەورۆزدا بگیرێتە بەر. بەڵێ زۆر سپاس بۆ خستنەڕۆی تەواوی